وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە گەرەکمانە کورتە تەحلیلێک لەسەر حەمەڵاتە و هێرشەکانە دوێنێ شەوە ئێران بە بنکە خاڵیەکان و ساختمانە نیمەکارەکانە کونسوڵیە ئەمریکا لە هەولێرە بکەین بەر لەوەی کە شەبەکەهای مەجازی سۆشیال میدیا کاناڵگەرە تەلەڤیزیۆنیە حکوومەتە حەلیمە کوردستان دیسانەوە شروع بکات بە قسەهای شەشمەنی پەنجقەران و تەحلیلهای ئەلەکی بۆ خاترەوەی زەهنە مەردم بشێوێنیت. ئەوەڵەن بۆ خاترەوەی ئێوە بە تەحلیلێکی وازح و ڕۆشن بگەن میزانت دەیتایەکوا لە بەردەستانە ئەمەسە. یەک، دەوڵەتە ئێران نەکوەکو دەوڵەتە یەهودە ئێرانی نەکوەکو دەوڵەتێک شەڕەکە، بەڵکو وەکو هێزێکی گریلایی شەڕەکە، وەکو هێزێکی قەیرە ڕەسمی شەڕەکە. ئەوەڵەن وەختێک تۆ بە عنوانە گروپێکی تەرۆریستی گەرەکتت دەنگدانەوەت بێت، بەڵام هێزە دەنگدانەوەکەت نییە کە شەڕە جبهەیی بکەی یا شەڕە گریلایی بکەی، تێت ئەهدافێک بە سوورەتە نەمادین هەڵەبژێریت و حەملەیان پێەکەی. ئەمەی کە دەوڵەتە یەهودە ئێرانی بنکەی چۆڵ و بنای تەواو نەکریاگە ئەمریکا ئەداتە بەرە موشەک و خوێن لە لوتە یەک ئەمریکایی نایێت بەشێک لە داستانەکەس. ئەمەی کە دەوڵەتە عێراق دەوڵەتە دەستکردە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا بەچە ئێران و بێ ئێرادەس داستانێکی ترە. بزانن یەکێک لە مهمترین هۆکانە بوونە حکوومەت بەم شێوەیە دەوڵەتی کە بەحسیەکەن پاراستنە مردمێکە لە بەرامبەر دوژمنگە لە خارجیە یا دەستگاهە وزارەتە خارجە. ئێستا حەریمە حەواییە عێراق تهدید کریاگە لەلایەن وڵاتێکی درۆ، شارێکی دریاگە سەبەرە موشەک. ڕئیس جمهورە عێراق محکومی یەکات، کازەمی محکومی یەکە. منی شوتم بە یاران هەر کام لە جێگەی خۆیان و محکومیکەن، جاخۆ قرار بە محکومکردن وێت گشت کەسی ئەتوانێ ئیدانەی کاوە قۆڵ خۆتان ئیدانەیان کردگە. ئەمە بەرەیەکی تری ئەمەسەکە تۆ دەستگاهە ئەمنیەتی و پاراستن دروست ئەەکەی کە تەهدیدەکانێک کە دەوڵەتە تەهدید ئەکات بەڕەسی بکەین. چۆنەکە نە دەستگاهە CIA نە ئستخباراتە عێراقی نە پاراستنە هەرێمە کوردستان خوا بەرەکەتیان پێنەدا سەرزەمینیانە پڕکردگە لە دام و دەستگای ئەمنیەتی و ئستخباراتی کەچی ئەمانە خەبەریان لە تەقاندنە موشەکێک نییە، خەبەریان هەز یا خەبەریان نییە. چۆن تۆ لە ناوە دڵە دەوڵەتانە منتەقە چوار جاسووسە نییە؟ خۆ کەڵەگاوە خوێک ناکەی. تۆ ئەم دام و دەستگای ئەمنیەتیتە بۆ کێ دروست کردگە؟ تەبیعەتەن بۆ خەڵکیت دروست کردگە. دروست کردگە تا خەڵکی فاسدکەی، خەڵکی دەمکوتکەی، خەڵکی سەرکوب بکەی. تۆمتە دروست نەکردگە ئەمنیەتە خەڵکی بپارێزی. خۆ ئەم سناریۆ کە ئێوە دیتان ئەم گشتە گافەی واتیە و ئەم گشتە باگەی واتیە هیچ شەڕێکی جددیە ئێران تەکە دەوڵەتە ئەمریکا نییە. دەوڵەتە عێراقیش حەدی نەوێتە کە باوکیە ئبرازە وجودی بکات. مشتێک گەندەڵە دەڵە دزە دەستنیشاندەیە ئەمریکا و یەهودیەت بەسەر سەرزەمین و کوردەوار و دانریاگن. و ئەمما ئەگرا ڕوبەرێکی تری هەست. ڕوبەرەکەی تر ئێمەی خەڵکین، ئێمەی مردمین. ئێمەی مردم دەبێ بزانین جەهان بەرەو نەزمێکی تر ئەڕوا و نەزمە ئیمپراتوریایی تێتۆ لە ئەوەڵیش هەروا بووگە، بەڵام شێوەکانی فەرقی کردگەن. ئەم جارە دیسانەوە بردیانە ئەو ناوە ئەو قاڵبە.
ئەم بەشەی لە کوردەوارە ئێمە کە کریاگە بەشە قەومی و ئیتنیکی وەبووگە بە سەحمە ئێمە دەسی ئەوە نەناوە شەڕە 40-50 ساڵەیەک گەرەکمان بێ و گەرەکمان نەبێ ئۆڵڕەدیش وای نەناوە ئەم شەڕا بەڵام لەبەرەوەی نازانین شەڕیانی چی تێناگەین چۆن کەوتکینە ناوە ئەم شەڕە ئەو پەیامە بە ئێمە ئەگەیەنێ ئەگەر ئێمە فکرێ بە حاڵە خۆمان نەکەین خۆمان بازیگەر نەوین و خۆمان چارەنووسە خۆمان نەگرینە دەسەوە ئەوەی هەمانە تا ئێستش لێمانی ئەسێنن و بەکارمان ئەهێنن لە بەرژەوەندیە پلان و سیستەمێکا کە بەڕێوەی ئەبەن سوال ئەمەسە من پێم وابوو حکوومەتە حەلیم جەلەسەیە ئەمنیەتی دائەنێت ڕوبەڕوویە تهدید بێتەوە 200,000 نیروی پێشمەرگەی ملپانە بۆچی استخدام کردەکە دام و دەستگای ئەمنیەتی تۆ چەکاران حکوومەتە تێ هەڵدریاگە عێراقت دەستنشاندەی یەهود و ئامریکات وە چ دەردێگەخوا بابا ئامریکایە پڕمدعایە ئەربابە جەهانە چۆن سکوت ئەکاوە بە سوورەتە نەمادین بە عەمەلیاتە گریلایی دەوڵەتە جمهوریە ئیسلامیە ئانوسیە یەهودی لێ ئەدا تەکان ناخواوە قسە نایەژی حەکێ ناکە چۆن ئەمانە دکتۆرینیان دکتۆرینە دفاعیان دکتۆرینە بازدارەندەس یعنی بەر لەوێ تهدید ببێت بە بالفعل حملەی پێەکەن و نابودیەکەن چۆنای بنکە موشەکیەکانە دەوڵەتە ئێران وە بەر نابودی نەدریاگە یا ئەمەی کە ئەم بازیە قەرارە ئەدامە پەیا بکات ئەم بازیە قەرارە ئەدامە پەیا بکات ئەمە بازیە کە ئێمە قەرارە باوەڕی پێ بکەین بۆ لەبەرەوەی هەرماڵە ئێمە وێرانەوێ لەبەرەوەی هەر ئێمە ئەوەن بۆ شەڕێک کە ئێمە نازانین بۆ کێ شەڕەکەین هەر ئێمە دەرگیرەکەن و بۆ خۆیان خەریکن مەسیرە بازیەکە معەنەکەن پس ئەوەی کە ئەتفاق کەوت لە ئێران لە هەولێرە حرەکەتێکی نەمایشیە تر بوو کە نیشان بدا دەوڵەتە ئێران لە تەزادە تەکە یاڵەتە متحدەی ئامریکا دەوڵەتە ئێران دەستنیشاندەیە یەهودیەت مەسیحیەتە ساختارە دەوڵەتیە کۆرپەرەیتیە ئێران ساختارە دروستکریاگە کۆمپانیگە لە هەندە شەرقیە و ئەوانەی لەوێ کار ئەکەن مشتێک کارمەندەم کۆمپانیانە عەلیە خامنەئی هەر وەکو خومەینی هەر وەکو ڕزاخان هەر وەکو تایفەیە نەبووگە قەجەر مشتێ بێدایک و باوکە وەلەدە تەنفرۆشخانەکانە شارگە لە متەئەخرە دەسە کۆمپانیە هەندین هیچ تەبارێکی سەرزەمینی و هیچ تەبارێک و بنەچەقێکی مردمیان لەم سەرزەمینە نییە کارمەندە سیستەمە جەهانین و ئەمە بازیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بە خەڵکو کوردەوار ئێژێت ئاخێز نایەڵێت نظامە سوڵتەی جەهانی بازیە خۆی بواتە بەرەوە ئێمە نە لە وەسەتە قەرنە 19هەمین نە لە ئەوایل جەنگ جەهانیە ئەوەڵین نە لە جەنگ جەهانیە دووەماین کە نەزۆکوین کە ئامادە نەوین کە نەزانین کێگەل هاتگنە ئەم سەرزەمینە ئێمە و چ پلانێکیان بۆ ئێمە هەست ئەم جارا خێزە کوردەوارە سەربەخۆ مەوجودە مەتنە کوردی مەوجودە بازیگەلە جەهانی ئەخوێنێتەوە و لە بازیگەلە جەهانیە خۆی تەحمیلە بە مێز جەهانی ئەکا و بازیەکە ئەشێوێنێن لێیان ئەو ئیتمینانەیە خێزە کوردەوارە سەربەخۆ لەوێتێت کە ئەمانە ئەم بازیە بە دەخاڵەتدانێکی گەورەیە ئێمە لەم نەمایشە شەڕ و دڕاندنە سنوورهای ئیمپراتوریایەتی ئەکەن و ئاخێز پێشووتر تەمامی ئەمانەی مشەخەس کردگە پێکاکا بازوویە سەپاهە پاسدارانە پارتی و یەکێتی بازوویە سەپاهە پاسدارانن کۆمەڵە دموکرات بازوویە سەپاهە پاسدارانن
سپاه پاسداران هێز پرۆکسیە نظام جودو کریستیانەتیە بۆ دەرهاوردنە قەبارەی دەوڵەتی یەهود و دەوڵەتە مەوعودی یەهود ئەرز المەوعودی یەهود ئێمە گرفتار دەسە ئەمانە بووگین و ئەم عفونەتە ئێشی لە لەشتەی خۆمان دەرخەین ئەمانیشە گشتێوێنن نەمایشە لە دەستپێکردنێ شەڕ و تەزادە فیمابینە ئەم دووەلانە تا لەگرا نەقشەیە تازە لەسەر سەرزەمینە ئێمە ئیجرا بکرێت لایەوە خۆش